مامۆستا بەخێر بی زۆر خۆشحاڵ بووین کە ئامادە بووی لێرە هیوادارین بتوانین گفتوگویەکی خۆش بکەین هەم لەسەر ئەو ئەزموونە زۆرەی کە جەنابەت هەتا و هەمیش لەسەر گیر و گرفتەکانی سینەمای کوردی کە لەم قۆناغەیە زۆر سەریع ناچێتە پێشەوە تۆزە خاوە دەچوونە پێشەوە. بەخێر بی. زۆر سپاس، منیش زۆر خۆشحاڵم لێرەمە و باسییان بابەتانە بکەین. هیوادارم کاتێکی خۆش بگۆزین. هیوادارین. بەخێر بی مامۆستا. زۆر سپاس. ئەمێ باسی ئەوە بکەم زۆر کەم دەرەکەوی تۆ لە بۆنە هوەری و سینەماییەکانە لە کوردستان. لێرەی ئێستا لێرە ژیتیان دەمێکە لێرەمە دەمێکە لێرە دێم و دەڕۆم نامینی ئێرەوە ئەمریکا ئەوڕۆپا، بەڵام زۆرترین کاتەکەم لێرەیە. ڕاستە ناچمە زۆر بۆنە چکەمەدە بۆنەش نییە بەڕاستی کە پەیوەست بێت بە کاری فیلم و فیلمسازی. ئیتر ئەزانمە دێ فەستیڤال هەیە، فەستیڤالی بچووکەیە و فەستیڤالی دۆک و سلێمانی چێ، بەڵام بەڕاستی زۆر تێکەڵاویم نەکردووە. ڕاستەڵا پێویستە ناوی خۆت بشاریتەوە مامۆستا، خەڵک خۆشێوی یعنی من یەکێکم لەوانەی کە بۆ خۆم بەڕاستی من فیلمی تۆ بووە هۆکاری ئەوەی کە خۆشم چەند شۆرت فیلمێک دروستکەم کە بێمە ناو ئەو بوارانەوە، چونکە شتێکی نوێ بوو کە فیلمی ژیان ئەو کاتە من مناڵ بووم 12 ساڵانێک بووم کە دروستت کرد. زۆر یعنی بۆ ئەو وەختی هەنگاوێکی زۆر گەورە بوو و پێشم وایە هەر وەکو کوردیش جەنابەت کە یەکەم فیلمت ساڵی 86 دروست کرد 1986 وانە؟ بەڵێ لە واشنگتن تقریبا یەکەم کوردیش بووی کە ئەو کاتە فیلمێکت دروست کرد لە دەرەوەی هەرێم و هەتا لە ناو هەرێمیش. بەڵێ ئەو کاتە لە هەشتاکان بەرنامەیەکی هەفتیانە هەبوو لە تەلەڤیزیۆنێک لە واشنگتن بۆ ساڵێک دۆمی کێشە. دوای بەرنامەکە خەڵاتی وەرگێ لە سەراسی ئەمریکای ئیتر تەلەڤیزیۆنەکە گوتیان هەرچی دەتەوێت بکەی you are our man بە ئینگلیزی تو این ئێمە ئێستا گوتەمە فیلمێکی درێژ بکەم. ئیتر ئەو کاتە فیلمێک بە ناوی کامباک یان کوش بگەڕێەوە دراما بوو هەر لە واشنگتن و ویلایەتی ڤیرجینیا و مێریلاند لەو دوور و بەرانە بۆ مانگێک تەسویرمان کرد. فیلمێکی زۆر جوانیش دەرچوو، خەڵاتێکی تێڵیشی وەرگرت. دەستم پێ کرد باسی خۆم دەکەم لەو کاتەوە دەستم پێ کرد، بەڵام لەو کاتە کاکە بڵند تەنها فیلمی کوردی ئەوەندە فیلمی کوردی نەبوو ئەو کاتە، بەڵام یەک فیلمی کوردیم دیت، ئەوش فیلمی یەڵمازگەنەی یۆڵ یان کوش ڕێگا لە 84 لە سینەمایەک لە واشنگتن نمایش کرا کە ئەو وەکو شتێکم بۆ دروست بوو ئەبێ فیلمی کوردی دروست بکەم، چۆن نەدەمزانی چونکە نەمان دەتوانی بینە کوردستان و لەوێش چۆن فیلمی کوردی دروستەکەی. بەڵام یەک سەبارەت بەو فیلمە کە زۆر هانی دەکە بە زووترین کاتێ پێم کرا دەست بە فیلم سازی بکەم و فیلمی کوردی بە تایبەتی ئەو بوو کە دوای فیلمەکە ئەو کاتم بەرنامەیەک تەلەڤیزیۆنی هەبوو لەو کاتانە، ئیتر کەسێکی زۆرم بردبوو بۆ سینەماکە. دوای فیلمەکە چون جێگایەک دانیشین پیزایەک بخۆین قسەمان کرد. ئەوانەی لەگەڵم زۆری نەیان تابەن زۆر دەربارەی کوردیان نەدەزانی بەتابی لە هەشتاکان ئەو شتانەی لە ڕۆژنامەی کۆلیجم دەنووسیە و وەکو زانیاریەکیان هەبوو. ئیتر گوتیان ئەم فیلمە نیشانمان دەدات کە گەلەکەتان یان کوش گەلی کورد زۆر دواکەوتووە، لەبەر ئەوە ئەو فرسەتەی بۆ دروست نەبووە ببتە دەوڵەت وەکو هەموو گەلێکی تر. ئیتر کەوتنە مەناقەشە بۆیان شەرحکەم یەک ڕاستە ملەتی کورد بندەست بووە لە چەند پارچێکی وڵاتەکانی تر، ئەوە یەک، و دوش زۆر وڵات و گەلی هەیە زۆر دواکەوتووە و ملەتی نشیتر ئەوە ڕاستە نییە شتێک نییە پێوە. بەڵێ سێش ئەمە فیلمێکە باس لە حاڵەتێک دەکات کە ئەوەی وا بەسەری کوردت لە ژێر دەسەڵاتی ئەوانەی دەسەڵاتی کوردەکەن ئەو کە تورکیا بوو. ئیتر ئەگەر کێشایەتێک هەبێت کە بە نەزەریەوە بە ڕەوانگەیەوە ئەمە کەمیە یان کۆش شتێکی دواکەوتووە لە کۆڵتوری کورد، ئەوەش هەمووی دەگەڕێتەوە هۆکارەکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەسەریان وادێتن کە لە بندەسم ملەتی کورد. بەڵام دوای بیرم دەکرد ئەبێ بچێ هەموو نمایشێکی دنیا بۆ خەڵک شەرعکەی
بە تایبەتی ئەمریکی نەوەک ئەوروپیەکان زۆرتر زانیاریان هەیە لەسەر دنیا ئەمریکیەکان دوورن نازانن وا دەزانستانەکان هەموو یەکن کە دەڵێ کوردستان لە ئەفغانستان ئیتروان ئیتر وەرە بۆیان شارەکە ئیتر من ئەوەم کردە وەکو پرۆژەی خۆم هەر فیلمێک دروستکەم فیلمێکی کوردی ئەبێ ڕوومەتێکی جوانی گەلی خۆم نیشانی دنیا بدەم کورد پرمیتیڤ نیشان نەدەم کورد تونندوتیژ نیشان نەدەم بەڵام بەداخەوە زۆر لە فیلمەکانی دروست دەکرێن دەتوان زۆرتری ژوای لەسەری قسە بکەین بەو شێوازە کورد ڕوومەتێکی میلەتی کورد نیشانی دنیادەن ڕاستە دەست خۆش مامەسایەک شت پێ دوایە هونەرمەند یاخۆ سینەماکار پێویستە کە سینەماکارێکی کورد بوو ئیتر ئللا ئەبێت لەسەر بابەتە کوردیەکان ئیشکە یاخود بەس لەسەر کێشە و ئەو کێشە و مشکیلانە ئیشکا کە بەسەر کووردە هاتووە یان بەسەر کارە ساتەکانی کورد پێ دوانیە کاتیەوەیە بچێتە قۆناغێکی تر سینەماکاری کوردیش یعنی جگەل لە فیلم و چیرۆک و بابەتی کوردی گرنگی بدا بە هەندێک بابەتی دەرەوەش هەردووکی دەبێت یاخود هێشتا پێویستمان پێویستە لە بەرەوەی ئەوەندە فیلمی کوردی نیە لەسەر کێشەی کورد کە بە شێوازێکی جوان نیشانی دنیا بدات ئەوە گرنگە فیلمی کوردی دروستکەین بەڵام هەمان کاتێش دوشت لێرە بۆ وەڵامە ئەو پرسیارەت یەکێکی گرنگە ئەگەر فیلمسازی کوردی بتوانێت فیلمی نەکوردیش دروست بکات من کەوتم یەکەمین و دوامین فیلمەکانم فیلمی ئەمریکی بوون یەکێک لە واشنگتن یەکێکش لە هالیوود و هیچ پەیوەندیان بە کورد نەبوو ئەوەی دوام کەمێ باسی کورد دەکات لە دیمەنێک دانس ئۆف دە پێنجەڵەم ناوی فیلمەکە بەڵام هەمان کاتێش کە فیلمی کوردیش دروستەکەی فیلمی چابلنم دروست کرد ئەکتەرم لە لۆس ئانجلس و نیویۆرک هێنا کردمە ئینتەرناشنال چابلن ئۆف دە ماونتنز گرنگە فیلمی کوردی بیکە نێونەتەوەیی یان کۆش نازانم بە کوردی چۆن بزابێت دەتەوێت وشەکە بڵێ بەڵام بە نێونەتەویکردنی فیلمی سینەمای کوردی بە نێودەوڵەتیکردنی سینەمای کوردی ئەوە لەلایەکەوە زۆر گرنگە کە دەتوانی فیلمی کوردی لە ئەوروپا و ئەمریکا و جێگاکانی تریش نیشان بدەی ئەمین دروستکەی بەرهەمبینی و هەمان کاتێش بیانیەکانش بینی کوردستان وەکو لە فیلمی چاپلن کردم لێرە دروستکەی سەبارەت بە دروستکردنی فیلمی نەکوردی ئەوە زۆر باوە ئەوە شتێکی زۆر تابێ و من چەندین پرۆژەم هەیە بۆ ئاگەناریتی سەوا لەسەر یەکێکیان ئیش دەکەم بە ناوی میت می ئین بروکسل کە فیلمێکی ئینتەلەکچوەڵە کەمێک کامدیە کەمێ مانتی پایتان و وەدەی ئاڵانیشی تایە و ئەمە زۆر نێونەتەوەیە چونکە لە ناوەڕۆکی فیلمەکە کارکتەر یان کوچکەسایەتی لە هەموو قۆرنەتەکانی دنیا دەنیا هەر یەکێک لە بە کوردی چ بە کانتینێنت دەڵێن یەکێ لە کانتینێنتی ئەمریکا یەکی ئەمریکای باشوور یەکێ لە ئوسترالیا یەکێ لە ئەوروپا لە ئاسیا یەکێ لە ئەفریقا ئەوانە هەموو یەک خاونیانەیە یەک کەس هینایان ئەوێ و دەبێتە فیلمێکی بە معنای کەلیمە کە عەرەب دەڵێن ئینتەرناشنال ئیسەوا خەریکەوە مش و چەند فیلمی تریشم هەیە کە لە ئەوروپا جێ دەگرێت و لە ئەمریکا و لە مەکسیکش لە ئەمریکای لاتینی دیرۆکەکان کوردیش نین یعنی کوردیش بەڵام هەر شتێک بکەم هەر شتێکی تامێکی کوردی خەمە ناوی یان کارکتەرێکی بچووکیان یان باسێکی کوردی هەرتیا هەیە ڕاست بەڵێ ئەوە یەکێک لە خاڵە ئیجابیەکان تاوانێمە هەموو کات تۆش مەسەلەن بە چاپڵنی چیاکان بە فیلمی ژیان و بە دۆکۆمنتەریەکانت زۆر کار لەسەر مەها دۆزی کورد کردووە لەسەر ڕەوشی کوردی تر بە چیمیابارانی هەڵەبجە و بە ئەنفال و ئەوانە ئەوە جێی دەستخۆشین بەڕاستی سپاس پێ دوایە ئێستا ئێمە لەوە تێگەیشتوین کە ئەبێ کە ئەڵێم لەوە تێگەیشتوین مەبەستم بەس جەنابەت نییە مەبەستم هەموو سینەماکارەکانی تریشە پێ دوایە کە بەشی ئەوەندە ئێستا تێگەیشتن هەیە ناو سینەماکارەکان کە پێویستە فیلمی نێودەوڵەتی فیلمەکانمان تا ئێستا نێودەوڵەتی نەبوونە ئەوەی کە بەشێکی ئەوەی کە پێشتر کراوە هەرچەنە ئەم چەند ساڵی داهاتوو عنی هەوڵی زۆر باشە بووە پێ دوایە ترە بێ
فیلمسازی کورد ئەموو کار لەسەرەوە بکەن فیلمەکان بە نێودەوڵەتی بکەن ئەوە گرنگە فیلمسازی کورد هەرگیز هەڵ دەدات فیلم بۆ فەستیڤال دروستکات ئەوە خراپ نییە ئەوە باشە بەڵام کە چوو فەستیڤال یەک دوجاری نمایش دەکرێت و تەواو بوو ئەبێ فیلم وا دروست بکەی و بتوانی لە سینەماکانی دەرەی وڵات نمایش بکەی بۆ ماوەیەک من فیلمی یەک مۆمک دو مۆمک و چاپلنی چیاکان ئەوە لە سینەماکانی ئەمریکا سوورە زۆرم پێخۆش بوو جوانیش لەسەری نووسرا هەندێکیان احتیمال لە یەک دوو جێگایەک زۆر بەهێزی لەسەر نەنووسی بەڵام زۆری نەیان وەکو نیویۆرک تایمز نیویۆرک پۆست LA تایمز ئەوە شتی جوانیە لەسەری نووسی ئەوە لای من گرنگە تاپان بۆ فیلمی ئەمریکی ئاسانترە بۆ نمونە فیلمی دانس ئۆف دە پێنجەڵەم یان کوشتەمای بەندوول ئەوە تقریبا دەتوان بڵم لە هەموو لە حەدی کەم 30 وڵاتی دنیا بڵاو کرا فیلمی ژیان کە چەندین خەڵاتیشی وەرگرت تەنها احتیمال وابزانم لە دەوری لە 10 کەمتر وابزانم 8 وڵات کڕیان و بڵاویان کرد و لە سینەماکان نیشانیاندا پێم خۆشەشکە لە ژاپۆن کرا بە بەشێکی سیستەمی خوێندن ئەوەم پێخۆش بوو ئەوش لەبەر چی لەبەر هیرۆشیما ئەمە لەسەر هەڵە بچێ بۆ هیرۆشیما بوو گوتیانەوە ئێستاش هەیە لە ناو سیستەمیانە وا بزانم لەو کاتەوە نەگەڕامەوە بۆ یاپان نازانم هیوادارم هەبێتن جارێک قونسلی یابانیم دیتەوەم پێی گوتی من ئاگادار نیم حەق خۆش بۆ ئاگادار بێت بەڵام مەبەستم چییە فیلمی کوردی بەگشتی ئەگەر فەستیڤالی بێت کەمێ زەحمەتە لە سینەماکانی با بڵێن تیجاری کمرسیال بڵا ببێتەوە چونکە بۆ نخبەیە و نخبەش بەردەوام دەچنە فەستیڤالەکان سینەما هەن پێ دەڵێن ئارت هاوس سینەما و هەر شارێکی گەورە لە دنیا بە تایبەت لە ئەمریکا حەدی کەم یەک دو ئارت هاوس سینەمای هەیە ئیترە بێ ببیەوە سینەمانەوەش بۆ نخبەن ئێستا من وا خەریکی گەشتێکی فیلمەکانمم و لە ئامادەکردنین لە ئەوروپا سەرانسەری ئەوروپا وەکو چۆن شانۆیەک گەشت دەکات فیلمەکان ئەمە یەکەمی جار هیچ فیلمسازی کە دنیا وای نەکردووە بە تەمام بە چەند فیلمێکی خۆم گەشتێکی ئەوروپا بکەم دوای ئەمریکا دوای ئەمریکای لاتینی وا خەریکم ئەو ئیشانە بکەم و هەر سینەمایەک هەر شارێک دوسێ ڕۆژ نیشان دەدەی دوسێ شەوێک و دوای دەچیە ئینتر و ئیتر بەس ئیشێکی زۆر قرسی ئیشێکی زۆرە بەڵام ئەوە دەگەڕێتەوە بۆ دووبارە بۆ ئەو پرسیاری کردت کە چۆن ئینتەرناشنەلایز فیلمەکان ئینتەرناشنەلایز بکەی ڕاستە ئێستا دەتوانین لەسەر ستریمەکان دانی پلاتفۆرمەکانی ستریمینگ و دنیا هەمووی دەبینن بەڵام دیتنی فیلم لە ناو سینەمە لەسەر شاشەی گەورە جیاوازە لەوەی لەسەر مۆبایلەکە یا سەر کەمپیوتەرێک ببینی و بە تایبەتی ئەحساسەکەی جیاوازە ئەتمۆسفێرەکەی جیاوازە بە تایبەتی کە فیلم سازەکەش لەوەیە وەڵامی پرسیارەکانیان بدات ئەبێتە ئەڤێنتێک ئەبێتە ئەڤێنت ئیتر وا خەریکی ئەوە میستە ئەوە زۆر زۆر باشە مامەستا ئێمە کە بۆچی پێ دوایە ئێمە کە جەنابتمان هەیە مەسەلەنەوە چەند ساڵ خەریکی دروستکردنی فیلمی ئەو کاتی کە جەنابیشت مەسەلەن لە قۆناغەکانی سەرەتایی دروستکردنی فیلم و ئەوەیە بووی ساڵی هەشتاکان بۆچی بە شێوەیەکی گشتی سینەما بۆ ئێمە درەنگ گەیشتە باشووری کوردستان کە لە کاتێکە ئێمە جەنابتمان هەبوو وەک کوردێک کە ئەمانتوانی بەڕێزت بێ پێش ساڵی 2000ەکان و 90ەکانیش خەڵک لێرە پەروەردەکەین وردەوردەوە نییە دەکرێت نەزانێ خودی ئێمەش خود بزانی بەشێکی عێراق بووین عێراق خۆی سینەمەی نەبووە ئیران سینەمێکی زۆر بەهێزی هەیە هەبوو ئێستاش هێشتا هەیتی تورکیا هەیە لەبەر نزیک بوونی تورکیا لە ئەوروپا و لە وڵاتە عەرەبیەکان وابزان لوبنان و مەسر هەبوو ئێستاوە هالیوودی وڵاتە عەرەبیەکان وا هاتووە سعودیە ئێستا سێنتر لە مەسریان دەرکرد هێنایان سعودی بەڵام ئەوە یەک و دوش هیچ ئەکادمی سینەمامان نەبوو زۆر لە فیلمسازەکانی خۆمان و تەسیان خۆش بێت بۆ هەڵدەدەن و فیلم دروستەکان هەرچەند شەندێ فیلمەکان سەقەتن هەندێکیان لاوازن بەڵام من دەیجارێ شتی جوان جوان لێ دەردەچێت کە باگراوندیان نەبووە نەیان خوێندووە نەچوونە ئەکادمی وەکو کۆلیجێکی سینەما خۆیان فێر کردووە
ئەوەش شتێکی گرنگە بڕوان ناکەم زۆر کەس لە وڵاتەکانی تر بتوانن وا بکەن بەڵێ ئەوە هەیە خەلکی ئەمەتور و هاوی زۆر هەیە بەڵام هەموو وڵاتێک حتا خودی هالیوودش زۆر فیلمی سەقەتی هەیە هەندێکجا فیلمێک بە 20 بە 40 بە 50 میلیۆن دلار دروستکرێت بەڵام ئەوەندە سەقەتە فڕەیەرن کەس نایبینێت ئەوش هەیە بەڵام ئێمە پێویستمان بە فیلمی باشە دووبارە گەڕێمە بۆ شتێک باسم کرد لە سەرەتایی کە ئێمە دوو جۆرە فیلمان هەیە و وابزانام هەموو وڵاتی ئەو دوو جۆرە فیلمی هەیە یەکێکیان فیلمی نامێ بڵێن بازاری چونکە فیلم ئەبێ بازاری خۆی بکاتن کۆمەرشال ئەوە زۆر گرنگە شەبێتن بەڵام فیلمی سەقەت دەکرێت زۆر لە فیلمەکان لاوازیان هەیە دراما تەلەڤیزیۆنەکان زۆر لاوازن شانۆینە و فیلمە پاشەکان ئەوانەی پسپۆر چونکە فیلمسازی پسپۆرمان هەیە فیلمەکانیان دەچنە فەستیڤال و خەڵاتیش وەردەگرن بەڵام من یەک کێشەم لەگەڵ ئەو فیلمانەش هەیە ئەویش زۆری نەیان یان مرۆڤی کورد بە پریمتیڤ نەفام نیشانەدەن دواکەوتو یان شتند و تیش و گەلی دنیا بە تایبەتی لە ڕۆژاوا ئەوڕۆپای ئەمریکای ئەو جێگانەیە بەو چاوە بەو ڕەوانگە سەیری ئەم وڵاتانە دەکەن بەردەوام ئەم وڵاتانەی یەک لە وڵاتە ئیسلامیەکان و ئەوانە ئیستانیان پێوەکو پاکستان و ئەفغانستان و کوردستان و سانەکانی وڵاتە ئیسلامیەکان شوەکو گوتن و وڵاتەکانی عالەمی سێم کە ئێمە دەبینە بەشی هەرسێکیان بەلاخەوە ئەوە ڕەوانگەیەکی تایبەتیانە خەڵکی ئەو وڵاتانە هەمووی پریمتیڤن یان تند و تیژن فیلمەکان ماش کە کارکتەری کورد وان نیشانەدەی ئافرەت دەکوژێت یان حتا ئاژەلێک بکوژێت یان شەقێک لە مناڵ دەدات یانیش نەفامن نەزانن پریمتیڤن وەک فیلمی پەروەردەی ئەعتیادی ئەوانە هەبێ بەس نەک بۆ دەرێ نابێ بۆ دەرێ بێت بۆ دەرێ ئەبێ ڕوومەتێکی جوانی گەلەکەکە ئەو فڵکلۆرە دەوڵەمەندەمان هەیە ئەو کێشانەی بەسەرمان هاتووە ئەو شتە جوانەمان کە من لە فەستیڤالەکان دەڵێم BC کۆلیج و یونیڤەرسیتیمان هەیە لە کوردستان ئێمە نووسەرمان هەیە هۆنەرمەندمان هەیە ئەدیبمان هەیە پرۆفیسۆرمان هەیە دکتۆرمان ئێمە شارستانیەتێکشمان هەیە و لەسەر ئەڕای ئەوش ئەو مێژووی هەمانە کە ئێرە پێی دەڵێن لاندکەی civilization the cradle of civilization ئەبێ تەبەنی لەسەرەوە بکەین ئەبێ نیشان بنێ کە ئەمە جێگایکی زۆر گرنگ بوو زۆرینەی ئاینەکان هەر لێرەوە هاتووە حتا ئێستا کە وشەی گۆد لە خۆدا دێت کە ئەڵمانیەکان کردی گۆدێ کە داچەکان کردیان خۆدێ ئەڵمانیەکان کردیان گۆدێ ئینگلیزیەکان کردیانە گۆد هەمووی لە خۆدێ دێت لە خۆدا دێت کە هەموو شتێک لێرە دەستی پێکردووە هەر ئەو ئاهەشین ئاهورا ئێمە دەڵێن هێبریەکان گوتیان یاه لە یەهودی لە یاهۆ هاتووە بەڵام ئەو ئاهەوە بوو ئەلئاه کە ئێستا عەرەبەکان ئەلاتەکەیان کردووە ئەلئاه ئەڵڵاهی خۆیان ئیتر زۆر شت لێرە ئەمێ تەبەنی لەسەر شانە بکەین چونکە هەموو کەس پێمان دەڵێتەوە هیچ مێژووتان نییە ئەستەکەم کێشەی مارکتینگکردن بۆ مێژوو کەلتوری خۆمانمان هەیە یعنی نەمانتوانیوە مەسەلەن لە زۆربەی ئیڤێنتەکانی ترچە کەلتوری بێت چه هوەری بێت چه سینەمای بێ نەمانتوانیوە پرێزنتیشنێکی باش بکەین بۆ ئەو کەلتور و ئەو مێژووە گەورەی کە کورد هەیە بۆ ئەو کارە ئەبێ فلمساز یەک وەکوارە دەڵێن کاملە لەوساوێت کامل بێت قوڵاتیەکی فەلسەفی هەبێت وڵاتیەکی زانیاری لەسەر هەموو بابەتێک لەسەر مێژوو جوغرافیا و لەسەر هەموو بابەتەکانی تی سۆسیالۆجی و سایکۆلۆجی و بە قوڵاتی ڕاستی بەسم قوڵاتیەکی باش تا فیلمەکە ئەو قوڵاتیە لە فیلمەکان دیار بێت تا چونکە چاکردنی فیلم بەرهەمهێنانی فیلم مەسئولیەتێکی گەور بەرپرساریەکی زۆر گەورەی لەبەرچی لەبەرەوەی ئێمە ئەبینە وەکو نوێنەری گەلەکەمان هەرچی بە دنیا بڵێن ئەو دەڵێن تازە کوردە خۆی وای کردووە ئەگەر لە دەستی خۆمانە کورد چۆن نیشان بدەین لەبەرەوە ئەمە مەسئولیەتێکی زۆر گەورەیە ئیترە بە ئیجوکیشنێکی ڕاستی باشی هەبێت بێشی بشتە ناو سیناریۆ نووسین و دروستکردنی فیلم ئەو قوڵاتیە باگراوندی زۆر باشی هەبێت و لەسەرەوەش لە تەکنیکی فیلمسازی بزانین لە فەلسەفەی لە دانانی کامیرە
لە هەڵبژاردننی ئەنگلی کامیرە لە حرەکەی کامیرە بۆ چییە لە باگراون چی هەیە لە فۆرگراون چی هەیە چی لە ئاکتەرەکان دەوێت مەبەسی چییە چ شتێکی ڕەمزیتە ئیترە بێ ئەمە هەموو لە قوڵاتیەکە دێتن کاتێک ئەو شتانە دروست بوو کە سینەمای کوردیش بەهێز دەکەوێت ئیشەکە ئەوەیە گرنگیەکە ئەوەیە چۆن ئەو شتانە دروستە بێ ئەکادیمی ئەبێ یەک ئەکادیمیەکی باشە بێت دوو پەروەردەش زۆر گرنگە ئێمە ببۆرام وڵاتانەی عالەمی سێم و بە تایبەتی ئیسلامی پەروەردەی لاوازە و بە تایبەتی دژی ئەوەیە کە بیر و هزرت بەکاربیێنی ئەو پێت دەڵێت خواوای گوتووە نابێ مناقەشەی بکەی لەبەر ئەوە ئیبداع شتی باش لەم وڵاتانە دروست نابن ئەو هەمووی اکتشاف کراوە لەو ئایپادە و لەمە و لە هەموو شتێک تر هەمووی لە وڵاتانی ترکە لە پەروەدە دەست پێ دەکەێت پێ دەڵێت هزرت بەکاربیێنە نەک ئەمە من مامۆستامە ئەمە پێت گوت لەبەریکە و دوای ڕاوەسە لەوێ پێم بڵێ بزەبت وشە بۆ وشە ئەو بەوشی وازی بەتم گوتووە ناڵێت هەڵی سەنگێنە ناڵێت ڕایەکێ لەسەرەمە کە ئەمە جیاوازیەکە نابێنی سیستەمی ئێرە و سیستەمی وڵاتە پێشکەوتووەکان ئەوە چونە ناو بابەتی تر بەڵام هەمووی پەیوەندە هەمووی بەستراوە بە هەر کارێکی هۆنەری بە تایبەتی فیلمسازی مامۆستا تۆ خۆت وەک جان و ڕۆژ بەیانی کەسێک کە ئەوێت تازە دەستکا بە سینەما با بڵێن کە دەستکا بە کاری فیلمسازی ئەوانە تۆ کەسێکی ئەکادیمی لەم کۆلێژی خۆمان لە کوردستان پێپەسەندەیە خۆت کەسێک کە ئەزمموی کردووە چەند جارێک ینی کامیان جێی پەسەندن ینی کامیان ئەتوانی ئایندەیەکی باشیانتیا بینی بیزاد باسی ئەم کۆلێژ و شتێک خۆمانە ئەبێ هەردووکی بێت بەڵام کۆلێجەکان وەکو گوتم وابزانام کۆلێجێکی سینەما هەیە لێرە بەڵام بەڕاستی بڕوا ناکەم لەو ئاستە بێت کە مامۆستایان نییە زۆر زۆر بەشەیە مەسەلەن بەشی سینەماتۆگرافی هەبوو ئەو 1-2 ساڵی پێشواگەدار بووم کە کەس نەبوو دەرسی سینەماتۆگرافی بڵێتەوە سیناریۆ زۆرە چونکە ماشەڵڵا هەر بە بنیەت کورد خۆی زۆر حەزی لە شت نووسینە بەشێکی زۆری کورد خەریکی شت نووسینە بەڵام وەک دەرهێنان مەسەلەن کەس نەبووە باسی لایتت بۆ بکا لە کاتێکا کە تۆ ئەمە زانکۆی سینەمایە بەشی سینەمایە ئەجا ئەو ئیشکالانەی هەبوو لێرە بەڵێ هێشتاش هەیە ئەوە پێویستە لەسەری زۆرتر قسە بکرێت و شتێک دروست ببێتن و زۆر گرنگەش خودی حکومەتی خۆمان پشتگیر بێت تا دروست ببێت ئێستا بۆ نمونە من ڕێکخراوێکم هەیە بە ناوی پیس فیلم ئینیشیتیڤ وا وەرکشاپ دەڕین ئێستا وا خەریکی وەرکشاپێکی 10 هەفتیانەین هەفتەیە 2 شەو لەگەڵ هالیوود کە فێری لینگۆی یان کوش زاراوی هالیوودت دەکات کە ئەو زاراوە زۆر جیاوازە خودی ئەمریکیەکانش نازان و ئێستا دەوری 20 کەسێک هەموو سێشەم و پێنجشەم دێنە سەرخات بۆ ساعت و نیو لەگەڵ مامۆستایەک لە هالیوود ئەمە دەست پێ دەبایە کۆلیجەکان زانکۆکان ئەم ئیشە بکەن بۆ بەیانی تیمێکی هالیوود بێت لێرە فیلمەکە چاپکە بیزاراوەکە بزانی ئەبێ بزانی هەموو شتێک ناوی چییە بە زمانەکەیان بەڵێ وەرکشاپ زۆر گرنگە هەبێتن بۆ دەرهێنان بۆ بەتایبەت نواندن زۆرینەیان نواندنیان شانۆییە چونکە دووبارە باسی قوڵاتی دەکەین بە قولیاتیەوە ناچن لەناو کارکتەرەکە هەست دەکەی حتا ئەگەر چاویان لە کامیرەش نەبێت بەس کە سەیریان دەکەی دەزانی و مێشیان بۆ کامیرە دەچێتن نازان دیتە لە درامەکانی کوردی بەڵێ ئیتر ئەبێ فێریان کە سیناریۆ نووسینیش ئێمەی کورد تابان زۆر قسە دەکەین قسە زۆر دووبارە دەکەین کە پێت بڵێم چۆنی باشی کە گوتی باشیان لە چۆنی باشی تخوا باشی زۆر باشی ئیتر لە سیناریۆکەش وای لێ دەکەن دەیکوژن وانە ئیتر سیناریۆش ئەوش چونکە سیناریۆکە بنکەی یان کوش بناغەی فیلمەکەیە مسودەکەیە بلوپرنتەکەیە سیناریۆ زۆر گرنگە زۆر بەهێز بێت و ئەوەی بە وێنە دەتوانی نیشان بدەی بیگەینە بینەر پێویست ناکە بە دەو قسەکە بڵێ پێویست ناکە بڵێ ئەوە بە ئەوە بخۆم پێویست ناکە هەر سەیری بکە ئەوەکە بخۆ ئیتر ئەمە هەمووی لە ئەکادمی دروست بێتن ئەبێ وەرکشاپ بەردەوام هەبێت ئەبێ بەڕاستی ئەکادمیەکی سینەما بەهێز مان هەبێتن دروست بکرێتن و بە جدی وەربگرێتن
کە دووبارە دەڵێم ئیران سینەمەکەی بەهێزە چکە لە کاتی شاه زۆر بایەخیاندایە و سینەمێکی زۆر بەهێز دەرچوو فیلمسازی گەورەی دنیا لۆی دەرچوو و تا ئێستاش فیلمەکانیە زۆر بەهێزن هەر ئەم چەند ڕۆژی بۆ ڕابردوو فیلمەکانی فەستیڤالەکەمان هەڵدەسەنگاند زۆر لە بردوانی خەلاتەکان فیلمی ایرانی بوون ئەمە هەموو کورتە فیلمژم بەڵام زۆر بەهێزن و نا ئەمە تەنها تەخمینی خۆم بووم لە لژنەی دادوەری کەسی هالیوود و نیویۆرکشم خستوە ناوی ئەمە بۆ چینی خۆیانش ئیتر ئێمە ئەبێ ئەو بناغا دروست بکەین زۆر گرنگە و ئێستاش کە زۆرینەی گەنجانی ئێمە ئینگلیزیش دەزانن و لە ڕێی ئینترنێت و لە ڕێی هەموو شتێکی ترکە ئێستا هەیە بە دنیاوە بەستراوە ئێستا ئەو کاتە نەمای بڵێن ئێمە داخراوین دنیا نازانین هیچ نازانین هیچ نابینین لێ تێناگەن ئەوە نەمایە ئاسان بووە ئیتر ئەبێ ئەو بناغای دروست بکرێت لە ڕێی ئەکادیمیەکی زۆر بەهێز و وەرکشاپ و ئەوانەی بەجددیش وەری بگرن نەک هەروەکو بەس بۆ وەکو خۆنیشاندان یان بۆ چاکردنی چەند پارێک بوو گیرفانیان لایەن گرنگ نییە فیلمەکە چەند بەهێزیان بەهێز نییە ئەبێ واش نەبێتن ئەبێ مامۆستا ئەو ئیشانەی بەماخیرە کراوە ئەم فیلمانە یان با بڵێن بە شێوەیەکی گشتی سینەماکاری خۆمان ئەبینین زۆر هەمووی کاریگەری سیاسی و کاریگەری شەڕ و حەرب و کاریگەری هەتا حەزبایەتیش زۆر لەسەر سینەماکارەکان هەیە نازانمەگە تۆ بەدیت کردبێ ئەمە پێ دوایە خاڵێکی باشە چۆن هەڵیە سەنگێنی ئەمە نعنی کاریگەری سیاست لەسەر ئەزانی هەندێک جار چونکە ڕنگدانەوەی هەیە لەسەر فیلمەکان یعنی فیلمێک دیارە ئەمە کە دروست کراوە بۆ خزمەتی ئەو بە شخصە نەکراوە بۆ خزمەتی شخصێک دروست کراوە بەڵێ ئەو شانەش دەبێتن بەڵام دووبارە کە دەکاتە ئەو ئاستەی کە کەسێک ئەو قوڵاتیایی هەبێتن دەنگی خۆی هەبێت ڕەنگی خۆی هەبێت فەلسەفە و ڕەوانگە و بۆچوونی خۆی هەبێت و کە هۆنەرێک دروستەکە هەر وەک شێوە کارێک تابلۆیەک دروست دەکات مەبەستێکی هەیە شتێک هەیە لە ناو تابلۆی دەیەوێت بە دنیا بڵێتن چ ڕەمزی بێت چ ڕاستەوخۆ بێت فیلمیش هەروایە بەڵام ئەگەر فیلمەکە دەکەی ڕێکلام بۆ کەسێک حتا ئەگەر بیکێ ڕێکلام یان پراپۆگاندا بۆ وڵاتی خۆتش بە دلێکی سافەوە ئەوە دیار دەبێت کە پراپۆگاندایە ئەو کاتە وەرناگیرێت لە دنیا ئیتر ئەبێ زۆر ئاگداربی لەسەر ئەو خەتە باریکە کارەکەت بکەی نەیکە پراپۆگاندا بەڵام ناشرینیش نەکەی بە شێوازێک نیشان بدەی کە واقعێک نیشان بدەی کە بەیانی لە دەرێ بکەنە ناو واقع ئەو باوەڕیان پێ مبالغەیتیان نەبێتن لای من ئەمە گرنگە ئیتر فیلمسازە بێ خاون مەسئولیت بێت و خاون ئەو قوڵاتیە بێتن ببوورە بەردەوام دەگەڕێمەوە ئەسانە زۆر ڕاستە قسەکە مامۆستا باسی فیلمی سەمای بەندڵمان کرد کە ساڵی 95 دروست کردووە چەند ساڵ پێش ئێستاکە 29 ساڵ تقریبن 29 ساڵ پێش ئێستاکە جیاوازی چی بوو لە بەرهەمهێنانی فیلم لەوێ مەسەلەن لە هۆلیوود هێڵس وەبزام کردوتە لەو بەرزایەکانی هۆلیوود ئیسیجابەی خەڵک چۆن بوو ینی مەسەلەن هاوکاری خەڵک لە چاو ئەوان چیان لە ئێمە زیاترە بە کوردیەکەی سینەماکارەکانی ئەوێ پرۆداکشنی بەرهەمهێنانی فیلمەکان پسپۆریەکەیە ئاکتەرەکان زۆ پسپۆر بوون زۆر لەگەلیان مادی نەبووم لەگەلیان دانیشتم و باسی فەلسەفەی دیمەنەکان و سیناریۆکە و هەمویان وەرگرت و گفت و گۆمان کرد و تقریبا ئەتوانم بڵێم لە کاتی وێنە کێشان زۆر کەم تعلیماتم پێیاندا چونکە هەموو شتێکیان وەرگرت بوو تەنها هەندێشت پێم دەڵێت ئەمە زیادە ئەو های لێ بکە یان ئەمە بۆ ئەم لایە بێنە و زۆر پسپۆر بوون یەک دوێک لە ئاکتەرەکان ئاسا پیێنزا و کێمداوسن ئەوە کێمداوسن ئەو کاتە دەوری چل فیلمی چاکرد بووی تر ئاسا پیێنزاش هەر ئێستاش هەر لە یەکێ لەگەڵ ئاڵپەچینەوانیشی دەکرد لە ئاسێکی بەرز بووم ئێستاش لە زۆر زنجیرە گەورەکانی هالیوودیژەکە ئیتر زۆر هیچ زەحمەتێکم نەبوو لەگەڵیانی شکەم ئەگەر بەراوردی کەی لەگەڵ ئاکتەرەکانی ئێرەکە یەکەمی فیلمەکەم چاکرد ژیان ئەوە دنیایەکی تر بوو ئەوانەی پشت کامیرەش کاری خۆیان دەزانی من
لەوێ وەکو ساعت 4 ساعت 5 دەچینە سەر مەوقعەکە کە دەچوومەوێ هەموو شتێک حاضر بوو لەوێ ئەوە ئینارە خەریکی ئینارەکە بوون و ئاکتەرەکان و ماکیاژ خەریک بوو بۆ بۆ دڕێکتەر هات حازرین لێرە دەبێ بچی لە ماڵەکان لە دەرگا بدەی لە خەویان ناسینی بەڵێ بەڵێ لێرە لە فیلمی ژیان وا بۆ بزە ئیتر جیاوازەکەی زۆر زۆرە فیلمی سەمای بەندوول ئاسانیەکەشەوە بوو زۆرینەی فیلمەکە لە سەدانەوەتی لە یەک ماوقع لە ماڵێک لە خانوویەک لەسەر لە هالیوود هیلز کە خانوویەکی زۆر زۆر شخصیەش بوو چونکە خانووەکە ئەسلی خۆی هین لە براچی بوو لە براچی نەما بوو لە براچی ئەوەی بەناوبانک The Man with Golden Hands پیانۆ ئیتر کەسانی خۆی هەموو هێشتا لەوێ بوون ئیتر هەر خانووەکەیان تەسلیم کرد ئەو ڕاحەتە زۆر ئاسان بوو کە دیپارتمەنی کامیرا هەموو ئینارا و ئەو شتانە پێویست نەبوو هەر ڕۆژ بیخەیەوە ناو سینمۆبیلەکە و بیبێ جێگایەکی تر ئەو شتانە بکە ئیتر هەمووی لەوێ بوو ئیشەکە زۆر زۆر ئاسان بوو و فیلمێکی فەلسەفیە کۆمیدیەکی زۆر زۆر ڕەشە حتا کە وەسف کرا لەو کاتە دەیانگوت ئەمە فیلمێکە زۆرتر بە فیلمی فەڕەنسی دەچێت بەڵام بە زمانی ئینگلیزیە و لەسەر هالیوودە و لە باکتەری هالیوودە وایان لەسەری نووسی بوو یەکەمی نمایشمان کرد لە پاراماونت ستودیۆز یاکە لە ستودیەکانی هالیوود کە خەڵکێکی زۆر هات لەوێ لە گفتوگۆش هەردایان گوت ئەوە دیارە فیلمت لە ئەوروپا چاکر گوتم ناوەڵە یەک فیلمم لە واشنگتن چاکر دووەش فیلمی تەلەڤیزیۆنی چونکە ئەو تامەی هەیە لەبەرەوە چونکە احتیمالە فەلسەفەم زۆر خستوە ناوی یان نازانم چ بوو کە وایان گوت بەڵام زۆرم پێخۆش بوو بەو شێوازەی دروستم کرد کە فیلمێک لێرە دروستێکە سیناری دەنووسی لە سەدا هەفتاشی جێبەجێ بکەی پێت خۆشە لەوێ لە سەدا سە جێبەجێ کرد ئەوەی لە خەیاڵم ئەوەی لەسەر کاغەز نووسرا بوو ئەوە زۆر گرنگە زۆر جار لێرە لە باشووری کوردستان بە 150 ڕازین 150ەوە دەرجێکە خۆمەمەیە بەسە مامۆستا بۆ ئەوەندە تەرکیز لەسەر دار کۆمیدی ئەەکەیتەوە ئیش لەسەر کۆمیدیای ڕەش ئەەکەی لە فیلمەکانت من احتیمال لەبەرەوەی ئێمە مناڵی ئێرێنە لە کۆمیدیەکی ڕەش گەورە بوون هەموو شتێک سەیری بکەی کۆمیدیە ببۆرە من ڕێزم هەیە بۆ هەموو شتێکی کەڵتوری خۆمە بە حتا جلوبەرگی کوردین پیاوان بە تایبەت ئەو هەموو پەڕۆیە لەسەر سەریان و ئەو جلانە هین علی بابا نازانم بە کۆمیدی دەبینم بەڵام کۆمیدیکی خۆش و کۆمیدی ڕەش نازانم ژیان ئەگەر هەمووی بە غەمگینی تەماشای بکە هەر خۆتش غەمگینتر دەبێت و من هەموو شتێک حتا شتێکی زۆر ڕەش و خراپ و تاریکش بێت شتێکی کۆمیدی لێ دەبینم نازانم زۆر سەیری فیلمەکانی دەیڤید لینچم دەکرد کۆمیدیەکەی ڕەش بوو و ئەوەی زۆر زۆریش سیر بوو ئەمەمان نەدەزانی ئەمە بوو سدفە کە فیلمی سەمای بەندوولمان چا دەکرد دەرچوو ئەو خانووی خوارەی ئەو خانووی لێ تەسویرمان دەکە خوانەکەی خاریان دەیڤید لینچ بوو و ڕۆژێک هاتش لە فێنسەکە دانیشت و سڵاوی کرد و وەکوو بوو مەراسمێکی گەورە لەبیرمان کە فیلم چاپ بکەین پێم گوت وەڵام من لاسای تۆ دەکەم و فیلمی کۆمیدی ڕەش دەکەم و گوتی گوت لایکە و حەزەکەم ببینم نازانم دیتیان نەدیت بەڵام ئەوم پێسەر بوو ئیتر من نە هەموو کۆمیدیەکانم کۆمیدی ڕەشن بەڵام من زۆرتر بە دوشت وە بەستراوم وابزان فیلمەکە یەکێکی ئەوانەی مافی مرۆڤن لەبەرەوە ئێمەی کوردن و مافان زۆر خواراوە و ئیتر ئەبێ لەسەرەوەیشکن ئەوەی دووەمش پێی دەڵێن کرۆس کۆڵچرال یان خوش کۆڵتوری جیاجیا دەیکەڵ بکەی ئێستا چەند پرۆژەیەکم هەیە ئێستا یەکێکیان کە وابزان نازانم ناوی نامیانە میت می ان بروکسل بەڵام میت می ڕێ دە جنێرۆم هەیە میت می ڤەنیسیا هەیە میت می لە زۆر جێگا هەیە کە ئەمەی بکەن زنجیرەیەکی فیلمی درێژ هەر جارێ لە وڵاتێک لە کۆنتیننتێک دروست بکرێت و هەندێک لە فیلمەکانە بۆ نمونە کەسە ساڵم پاوە دیسە لە گفتوگۆدام کاتی خۆی کە سیناریۆکەم نووسی لە مەکسیک جێ خۆی دەگرێت بەس سەوادای گۆڕینن بۆ ئیسپانیا کەوش هەمان زمانە و لەسەر باتی لەسەر محیتی پەسیفیک ئۆشن ئەتلانتیک ئۆشن و دێن دەریای سپی ئیتر و ئەم فیلمانە هەمووی کارکتەری جیاجیا کە لە یەکتر تێکەڵ دەکرد بۆ نمونە ئەوانە ئەو
فیلمی میتمیەکێ لە شتە سرنج ڕاکێشەکان هەر یەک لە کارکتەرەکان بە زمانی خۆی قسە دەکات ژاپانی بە ژاپانی فەرەنسی بە فەرەنسی ئەوەی ئوسترالیا بە ئینگلیزی ئەمریکا بە ئینگلیزی ئەوەی کۆڵەمبیا بە هەرێک بە زمانی خۆی بەڵام لە یەکتر حاڵی دەبن زمانی یەکتیش نازانن بەڵام کە دەکەونە ناو مناقەشە و مشتێک هەرێک بە زمانی خۆی دەدو و لە یەکتر حاڵی دەبن خەڵکی تر لێ حاڵی نابێت سەیرەوە سەیریان دەکەن ئیتر وام داناوە شتێکی غەریبم داناوە زۆر جوانە ئێستا زۆر ئەو کێشەی دروستە بێ هەر کەسێک لێرە مەسەلەن فیلمێک درامایەک دروستەکە جاریوە هەر زمانی کوردی قساکەن بەڵام یەکێک لەهجەی لای سلێمانی یەکێکی لای دۆکەیانی لای هەولێرە ئەیکەن بە کێشەیەکی گەورە ئەڵێ چۆنە بێ فیلم ئاوە بۆ نابێ زۆر طبیعیە هەتا زمانی جیاوازیشی تیاابێ یعنی ئێمە چەند نمونەشمان بینیوە بەسەلەن فیلمی جیهانی کە کراوە فیلمە ئەسکەندە نافیەکان با بڵین دراما ئەسکەندە نافیەکان لە ئەمریکاش چەند جار کراوە ئەوە کێشە نییە سەڵەسەد زاراوەکان ئێستا بۆ نمونە هەولێر هەموو زاراوێکی تایە ڕاست وانە عادیە چوار کەس زانی شارێک بە زاراوی خۆی قسە بکێت و زۆر گرنگش لە یەکتر حاڵی بن ئەو کاتە هاتووە هەمویان لە یەکتر حاڵی بن جوانە بەڵام هەمان کاتش هەندێکجا حاڵدەی بۆ نمونە فیلمی ژیان کە لە حاڵە بجەجێ دەگرێت وستم دڵنیا بکەم کە هەمووی زاراوی ئەو جێگای هەڵە بجە قسە بکەن و هەوڵێکی جدیم داوەزم زۆریان توانیان نیشێکی باشیان کردێکیان احتیمالە کنێکشنم هەیە بۆ نمونە ئەو فیلمانەی لەسەر داعش وەلا ئامادەکردنن من پەیوەندیم لەگەل هەمویان هەیە و هەوڵ دەدەم بیانێنمە ئێرە لێرە وێنەکە بکێشن پارەکەیان لێرە سەرکەن بەداخەوە تازە یەکێ لە فیلمەکان لە دەستمان چوو بردیانە جۆرجیا $80 میلیۆن بۆ جەکەی گوتیان جان و تا 20 میلیۆن لە وڵاتەکەت سارف دەکەین و ڕۆلی کوردیشتایە لەبەرەوەی ئەو فیلم کمیشنەی کە دامم مەزراند لە دەسم ڕفاندیان و ئەو کنێکشنیان هیچ شاندەکەی هاڵیوودیش نەهات ئەوە یەک چونکە پیانم گوت نەماوەم گوتی تازەی مەشناین و دوو و ئەو فیلمانە ئەم فرساتەکە یەک جارە لە مێژوودا وا لە دەستمان دەچێت چکە چەند فیلمێک کە چاکران گاڵتەیان بە کورد کردووە ڕۆلی کوردیان زۆر بچوو کردووە و کە بەس بینە ئێرە ئێمە نەتەنها لێرە بە سینەرەکە پێرە چین پێڵە نەمە تەواوەتوانە ئێمە دەبینە وەکو ڕاوێژگاریش حتا لە جلوبەرگ و ئەوشتانەش کورد جلی ئەفغانی لەبەر ناکات پێشمەرگە بە ناڵەوە ناچێتە شەر و هەموو شتێکی تر تا کۆتایی وەک باست کردوتت کورد بەس پەتاتە فرۆژ نییە وانە بەڵێ دەست خۆش بێ مامەسا باسی ئەو فیلم کۆمیشنەمان کرد کە وتت لە دەستیان دەرهێناوم بۆ لە دەستیان دەرهێنا یعنی ئێمە هەمومان نەزانین کە ئەوەی لەو مەجاالەیە بێزانین کە تۆ چەندێک هیلاک بووی پێوەی ینی چەند ساڵ خەریک بووی لەگەڵ کۆبوونەوە لەگەڵ لەگەڵ ئەو دانیشتن لەگەڵ ئەو بەس بۆی ئەو شتە بەرهەم بێ دروست بێ دوای دروست بوونەکەی بۆ قەدریان نەکرد من لێیان تێناگەم هەندێک کەسی نازانم وشەکەتەوە هەلپرست ئینتیهازی ئیتر هەستیان کەرەمە شتێکی گەورەیە گوتیان بە لە دەستی دەرکەین ئێمە خۆمان شیرینکەین لەگەڵ سەرێ بەڵام پێیان ناکرێتن و هیچیانش پێ ناکرێتن و من نەهاتومە ئۆفیسێکیان فیلم کمیشنێک بەڕێوە بم من فیلم سازم من مەدانیم من پرۆژەی فیلمم زۆر هەیە کوردی نەکوردی من تەنها دەمویست هەندێک کەسی باشگەنجی باش لە سێری دانم دوای بچمە هاڵی فێریان بکەم کە چۆن معامل لەگەڵ تیمەکانی هاڵیوود بکەن من بچم لەوێ قانعیان بکەم دەستی پردوسەرەکان بگرم پێیان بڵێم وەرە با کوردستان نیشان بدەم بۆ ئەم فیلمە چکەمە جێگای سەرەکی ئەم بابەتەیە ئەو بیانێن مێرە لێرە لەگەڵ یان ئیشکەن ئەمە پرۆژەی من بوو بەڵام ئێستا یەک نەمانتوانی کەسی باش لە ناوی سەریدانین دوو ئەو فەرسەتە نەبوو کە چەنگەنجێک ترێن بکەم شێوازی هالیوود ئێستا ڕاستە وەرکشاپێک دەنەم زاراوی هالیوود فێر بن بەڵام ئەوە شتێکی تر ئەوە بۆ فیلم سازانە ئیتر بەداخەوە ئیشەکە سەر نەکەوت بەڵام هیوادارم جێگای خۆی بگرێتن پێش ئەو هەموو فیلمانە تەواو بن چکە فیلم لە دوای فیلم لە دەستمان دەچێتن و هەموو ڕۆژێش ناین فیلم لەسەر داعش دروستکەن کە فیلمانە تەواو بوون سەکێشەی تری زۆر هەیە لە دنیادا لە یوکرانیا لە ئیسرائیل و فەلەستینە لە 10 جێگای ترە هالیوود دەڕۆت بۆ جێگانە ئاراستەی ئەو جێگانە دەبێت تابان تەنها ئەو جۆرە فیلمانە دروستەکەین کە دەستی ئەمریکایشی تێدەبوو
فیلمەکانی داعش چونکە هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکاش بوو لەبەرەوە فیلمان لەسەر داعش دروست دەکەن نە لەبەر ئێمە بەڵام ئێمە ڕۆڵێکی سەرەکیمان لەو بابەتانە هەیە بتەوێ نەتەوێ بۆ نمونە کەسی تر هاتن زنجیرەیەکیان چاکرد بە ناوی مووسڵ نازانم دیتت فیلم بوو ئەوە نێتفلیکس فیلم بوو بەڵێ یەک کرێدیتیان بە کورد نەدا تەنها یەک کەسی کوردیان خستە بە ناوی کاوە ئەویش کەسێکی ترسنۆ کە خۆی لە بن مێزەکەدا شارێتەوە و بە قەستش بە ئەمدەش ناوی ئەو کەسیان کردووە کاوە یان کوش وەکو کاوەرد یان کوش ترسنۆک یان کوش کاو مانگا بە قەس ئەو ناوەیان پێداوە کە دەڵێن ئەمە ناوێکە کورد شانازی پێدەکرد بەڵام کاوەردە ئیتر ئەگەر نەتفلیکس لە ڕێگای ئێمەوە فیلمەی چاکردبە هەموو شتێک دەگۆڕا مەبەستم ئەوەیە کە ئەبێ ئەمیشە بکەین تا ڕوومەتێکی جوانی گەلەکەمان نیشانی دنیا بدەین تا بەس ئەو خەکانە گاڵتەمان پێ بکەن ڕاستە مامۆستا پێ دوایە هۆکار چییە مەسەڵەن کە ئەبێ ئێمە بەردەوام هەر خەڵک چیرۆکی کورد بگێڕێتەوە بۆ کورد نازانێ خۆی چیرۆکی خۆی بگێڕێتەوە بەڕێی فیلمەوە بە تایبەت ئێمە بەسمەوە ئەبێ فیلمسازی بە هیچمان هەبێت بزان چۆن چیرۆکی ملەتەکەی بگەینتە دنیا نەتەنها کێشەی سیاسی و کێشەکانی ئێستا هەمانە و بەردەوام و مێژووی خۆمان بەڵام فلوکلۆرە جوانەکەش و ئەو شتە جوانانەی ئەو شتە گرنگانەی گەلی کورد پێشکەش بکەین بە دنیا ئەبێ ئەو فیلمسازانەمان هەبێتن فیلمسازی زۆر پسپۆرمان هەیە بەڵام ئەگەر کورد وەکو کەسێکی دواکەوت و پرمیتیڤ نیشانەدات چی کاڵکی هەیە بۆ هیچ کراوە تا ئێستا یعنی پێ دوایە ئەوانەی کە کراون هیچیان ئاواجی خۆیان گرتە بێ ئەو ڕووە جوانی کوردیان پیشانداوێ هەندێک لە فیلمەکان هەندێک برادرانی بە تایبەتەوە لە ئەوروپا دانیشتون با ناوێک بینن هیچ کێشێنێچکە بە باشی باز دەکەین بۆ نمونە هەندێک لە فیلمەکانی هۆنەر سەلیم ڕوومەتێکی جوانی گەلی کورد نیشان دەدات مانە کێشەی تر هەبێت هەندێک لە فیلمەکان بەڵام لە فیلمەکانی زۆر بەدڵە زۆری نەیەوانی تر بەڕاستی و ئەم گفتوگۆیە یان کوش ئەم مناقەشەیە وشەی مناقەشە چیە بە کوردی گفتوگۆ شتێکی ترە وەک کەمێ بەش گفتوگۆیەکی شەڕینە مناقەشە کێشە کردومە لەگەڵ زۆر لە فیلمسازان لە فەستیڤالێک بووم لە ئایرلند کە دوای فیلمەکە کەسێک و ئەو کەسە خۆیش خەڵکی ئەم سایدی دنیا بوو ایران بوو دەستی بەرز کرد باسی فیلمیشیان گوتی فیلمەکەت هەز دەکەم کەمێ زێدەبوونت کردیە کە کوردەوەندە زیرەک و ئینتەلەکچوەڵەوە نییە بەڵام فیلمانی ئەم برادەری تر ئەمە واقعی کوردستانە ئەو برادەریت کە فیلمەکانی زۆر کورد زۆری ئەقسیر و لاواز و پرمیتیڤ نیشان دەدات چونکە خۆی ئێوێ وابینێ بەڵێ پێم گوت باشە کوردستان دیە دەزان چەند کۆڵیج و زان کۆمانەیە دیزان چ مێژوەیەکمانەیە خۆتش بەشێکی ئەو بەشی دنیای خۆت ئەبێ بە نێزیکی وە کورد بناسی ئیتر کاوشانە پێی گوت خەڵکەکان و چەپڵی لێدا ئیتر ئەوەیە ئەبێ ڕاست ئەگەر 2 فیلم 10 فیلم 20 فیلم کوردی بە شێوازێکی نیشاندا ئیتر خەڵکەکە هەمووی دەڵێت ئیتر ئەمە ئەبێ کوردستان بێت چکە کورد خۆی وان نیشانەدات ڕاست بەڵام ئەگەر کەسێکی ترەوەی احتیمالە دژایەتێکی لەگەڵ کورد هەیە ئەوانەی حەزیان لە کورد نییە شتی کورد بە شێوازێکی خراپ نیشانەدەن ئەوە ناتوانێت ڕایوەستێنی ئەو بینەرەکەش احتیمالە بڵێت بەس خۆی کورد نییە خۆی بێگومانەوە ڕاست تەواو نییە بەڵام کە کورد دەیکات دەڵێت کورد خۆی کردوتی ئیترە بێ وابێتن ڕاستە ناڵێم ئێمە کەسی گێڵ و تونتیژ تونڕە و کەسی پرمیتیڤمان نییە زۆرمانیش هەیە سەیری شارەکەمان کەس لە سەدانەوەتی چۆن سیارە لێ خۆڕێتن وەکو مەڕن وەکو گورگ و مەڕن سەیری هەموو ئەو زبلەی ناو شارەکە بکە سەیری هەموو زۆر شتی ترە بەڵام پێویستناکە ئەو شانە نیشانی دنیا بدەین خەڵک بیبینێ وانە هەموو دنیا ژەشتانی لێ فەڕەنسا مەسەلەن ئێمە یەکێکە لە جوانترین وڵاتەکان لە لامان و هەموو کەس ئەوەی کە نەیدیوە ئاواتە خوازە ڕۆژی لە ڕۆژان بچێتە لای بورجی ئیڤڵ بەڵام نازانێت لە پشت بورجی ئیڤڵەوە چی هەیە نازانێت دوو باسی ترافیک بکە ترافیک لەوێ بەڕاستی جەب هەیە لەگەڵ فەرەنسیەکان سیارە ماژەتووە بەس ئەوان پیشانداوە لەوێ نە لە فەڕەنسا پیشانیان نەداوە کەس پیشانی نەداوە کە فەڕەنسا وڵاتێکە مەسەلەن زۆرترین
هۆملسی هەیە زۆرترین خەڵکی هەیە کە لە سەرجادە و جەریمەی زۆرەیە چکە خەڵکێکی زۆری تێدەیە بەڵام هەمان کاتش فەرەنسا پاریس بە تایبەتی بە شاری ڕۆماس ناسراوە وشی جوان جوانی تایە و فیلمەکانشی جوان جوان نیشانەدەن ڕاستە ئەوانە بەڵام چونکە سیستمیشیان هەیە ئەوان بۆ خۆیان چوارچێوەیەکیان داناوە ئەم شتانە پیشان ئەدرێ و تەواو ئەمە ئیشی بۆکەن سیاسەتی فیلمسازی لەوێ بەو جۆرەیە بەس لە لای ئێمە نە چونکە هەمووی ئەو تێڕوانین ئەو عمقەی نییە لە بیرکردنەوە بۆ فیلمەکان و پیشاندانیان هەر یەکسەر هەرچی بێ پیشانیەدات و تاوا گرنگ فیلمەکەی نەجاحەت بێ نەبەسەویش ئێمە لەبەرەوەی فەرەنسا دەوڵەتە زۆر دەوڵەتەکانی ترکە دەوڵەتن ئێمە هێشتا وا هەڵ دەدەن ببینە دەوڵەت ئێمە لە هەمویان زۆرتر دەبێ ئەو ڕوومەتە جوانەی گەلەکەمان نیشانی دنیا بدەین ئەگەر ئێمەش وەکو فەرەنسا دەوڵەت باین لایمی گرنگ نەبوو چ جۆرە فیلمێک دروست دەکەی چونکە زۆر وانە بەس لەم قۆناغی تۆیە ئەوە پێویستە لە ئیشە هینێمە وەکو چی دەڵێن خزمەتە بۆ ملەتەکەمان وەکو شۆرەشە فیلمسازیش و سۆفت پاوەرە ئەو سۆفت پاوەرە زۆر زۆر گرنگە ڕاست دەڵێ مامۆستا یەک پرسیار تۆزە بینەوە سەر فیلمەکانی دەڵێ لە هەموو وڵاتێک گەزانین کەسێک کە ئەزانن شتێکی جیاوازی پێ توانایەکی جیاوازی هەیە خەڵکی وڵاتەکەی ئەو کەسانی کە توانای دەستگرتنی خەڵکی بەهرەمەندی تریان هەیە مەسەڵەن وەک جەنابەت لە باتی ئەوەی دەستت بگیرێ ئەوە بکرێ تۆ خانووی خۆ دەفرۆشی بۆ دروستکردنی فیلمەکەت بۆچی ئەبێ جان و ڕۆژبەیانی کە ساڵی 1970 و 1970 ئەوانەوە خەریکی بەرهەمێنانی فیلم و دروستکردنی فیلمە دوای 25-30 ساڵ لە ئیشکردن بێخانی خۆی بفرۆشێ بۆ دروستکردنی فیلم والله ئیتر وەلکەم تو کوردستان گەندەلێکی زۆر هەیە بە تایبەتی لە هەبوو بێگومان ئێستاش هەیە ئیتر احتیمالا و سیر دەکەین یەک جان لە جێگایکی تر هەیە بە زۆر بەرزی نەکەینەوە دوای لایتەکە لە ئێمە دەڕوات بۆی دەچێتن احتیمالا نەبەس جان و بەس کەسی تریش هەیە بەتاکید ئەمە مامەستا بووە بە کەلتوری عنی بەس جەنابنی ئەم بۆ خۆشم شۆرت فیلم دروستم کردو سیارەی خۆم فرۆشتووە برادری تر هەیە دیسان وەک جەنابەت خانووی فرۆشتووە سیارەی فرۆشتووە یعنی کە ئەڵێم چونکە سینەما لای ئێمە نوێیە کە ئەڵێم مەسەلەن جان و ڕۆژبەیانی وێنەی هەموو سینەماکارەکانی ئەوانەی کە باشن لە بوارەکە والله ئیتر ئەو کاتەش بە تایبەتی کە وەزعی ئابووری کوردستان زۆر بەهێز بوو زۆر فیلم دروست دەکەن بە دەهان فیلم دروستکران نابێنی 2004 با بڵێن تا 2010 و 11 تا 12 باش تا 12 و بەڵام زۆرینەوە فیلمانە کەس نەیدیت هەر فیلمی زۆر سەقەت بوون بەڵام زۆرتر گەندەلی هەبوو زۆرتر سەفقە بوو نابینی خۆیان ئەم فیلمە بە ئەو بلادەرە چاپکات ئەم برادەر ئەم فیلمە چاپکات شتێک بۆ خۆمانە من ئەوها دەبینم و دەتوانم بڵێم هەندێک دوژمنیشم هەبوو چکە یەکەمی فیلمی کوردستان کە فیلمی ژیان بوو پێشی بەڕێبەراتی سینەما دروست ببێت بە پشتگیری ڕاستەوخۆی جەنابی کاک نێچیروان کە ئەو کاتە سەرۆکی حکومەت بوو سەرۆک وەزیران بوو کە ئەو فیلمم چاکرد هەندێک کەس لە بیرمە زۆر تۆڕەون دەیگوت بۆ جانەوە یەکەمی فیلم چاکرێ مەدەبایە فیلمی یەکەممان چاکردەوە ئەو شتە شەبوو ناماوی هیچ ناوێک بڵێم ئیتر دوایە و تقریبا زۆر ڕێگا لە من گیرەوە منش ناچم لە هەموو دەرگایەک بدەم و بڵێم وەرن یارمەتیم بدەن ئەو شتانە بەڵام گوتم بە هەر شێوازێک چەند فەستیڤالێکین کرد چەند وەرشاپێم دەدا چەند داکیمنتەریم دروست کرد ئیتر و پرۆژەی فیلمم زۆر هەبوو زۆر سیناریۆم هەیە گوتم نابێتن ئاخرەکەی کە قسەم کرد دوای فیلمی چاپلەنم تەواو کرد و وەکو جەنابەت باست کرد خانووەکەم فرۆشتا فیلمەکە دروستکەم و نەدوەیەکی ڕۆژنامەوانیم دا و پێدا چوومە خواری من باوکم ڕۆژبیانیە دایکم کۆچەرە ئیتر کۆچەر ئێمە بە ناوبانگین بە گوێدان بە قسەی جوێنی گەورە ئەوەی لە دەرمە هەموم بە هەمویان گوت لە وەزیرەوە دەستم پێکرد تا خوارێ و ڕۆیشتم دوایەوە بانگی منیان کرد گوتیانەوە بەجێتێکمانە هەیە بۆت زۆر جێداخە بەڕاستی یعنی ئەوەشتە ناخۆشە بەڵام هەنێ جار وەک تۆڵی هەنێ یادەوەری جوانیش دروستەکە بەڵێ بووە هۆکار بۆ دروستکردنی ئەو فیلمەی دواتر کە کردێ مامۆستا هەندێک پرۆژەی تەواو نەکراوت هەیە تۆ هەندێک پرۆژەی فیلم
مثلا یەکێک لەوانە پێما بێ ماڵی ئاگرە دەڵێ وانە ماڵی ئاگەر فیلمێکی چەند بڵێ گرنگە ماڵی ئاگەر دەبایە فیلمی دووەم با لە دوای ژیان لەبەرەوەی ژیان خۆ دەزان لەسەر کێشەی هەڵەبجە بوو ماڵی ئاگەر لەسەر کەرکووک بوو و زۆر گرنگ بوو و کۆ پردوسەرێکی باشش پێیا کرد لە خودی هالیوود کە $1,000,000 دانا گوتی ئەگەر وڵاتەکە 1 ملیۆنێک دانێت گوتم $1,000,000 دانانێت گوتی 9 ملیۆن دانێت و بەقەیتر بە لە ڕێگای خزمەتگوزاری وەکو موقع هۆتێلە کەسا خەڵکی بێنە ناو دیمەنەکە چکە فیلمێکی گرنگە لەسەر کەرکووکە و کێشەی کەرکووک کە تا ئێستاش هەڵ نەبووە خۆ دەزانی و فیلمەکە چیرۆکەکە لە ڕۆژی ڕێزگاربوونی کەرکووک دەست پێ دەکات کە من ئەو کاتە لە 2003 خەریکی داکیمنتەریک بووم بۆ BBC کە من لەگەڵ خێزانێکی خەڵکی کەرکووک ئاوارە بوون لێرە خسمە ناو سیارەکەم لەگەلیان چوون بۆ ناو کەرکووک لە سەیتەرە تێپەڕین ئەو هەموو قەڵەباڵغا دەشتە ناو کەرکووک و چوو ئەلاساز ژنەکە لەگەل مناڵەکانی لەگەل کچێکی بێت خانووەکەی وەربگرێتەوە و هەر باسی دەکرد کە چێ دەشما خانووەکەم ئەوانەی لە ناوی تین دەیان ناسم ترکمانش بوون گوتی وایە لە دەکەم وایە لە سەر هەر باسی ئەم شانێ دەکرد زۆر پێخۆش بکومە خۆی وەکو فیلم بوو بەس کە چوینەوەی تەقتەق لە دەرگا دەدەین مش کامیرام حازر کردووە کەمی لە دوورەوە دەساوێ بەشار بەڵێ خۆم ئامادە کرد بووە دەخۆش بوو وڵات چم لە باتی وا بکەن یە بۆم یەکتریان ماچ کرد یەکسەر و چۆنی باشی و وەرنە جۆری و چوینە جۆری و چا بخۆین و وردە دەستیان بە مەقالە کرد و دەستیان بە شار کرد بەڵام وازانیم لە سەرەتایی پرچی یەک دەکێشن و پیرەژەنە نیشانیان زۆر خۆش بوو فیلمەکە کەمی لەسەرەوە بەس فیلمەکە زۆرتر لەسەرەوە لە کێشەی تایبکردنی کەرکووک و کە چیرۆکە کە چەند ساڵە ڕێی خۆی دەگرێت کە دوای چەند ساڵش کەرکووک هەروە دەمێنێت درامایکی زۆر بەهێزە و لەبەرەوەیشەوە پردوسەرێکی هالیوود تایبەت گوتی کە سیناریۆ خوان گوتی ئەمە بۆنی ئاسکەری لێدێت و لەبەرەوە وشتی بەشدار بێت بەڵام لێرە دوای چەند هەوڵێکماندا هەندێک برادەر گوتیان تازە فیلمی کەرکووکمان چاکردێ بۆ فیلمێکی تر دروست ببێت وەزیرەکان قانە کردبوو ئاخرەکەی لەسەرەوە ئەمر بۆیان چوە بێ ئەو فیلمە دروست بکرێتن ئەوش بۆجێتەکە نەگەیشت و نەگەیشتە دەستم ئەو 9 ملیۆنەکە دانڕابوو و بەس هەر گوتیان لێرە نەبووی پارەکە تەواو و ئیتر فیلمەکە دروست نەبوو پلان نییە دروستیکەی وەڵا هەرە بێ ڕۆژی درستی کەم چکە وەکوڵێم ئەمە دوای 20 ساڵە کێشەیەکە کوکێسە هەڵ نەبووە تاریبەکە هێشتا بەردەوامە وا خراپتریش دەبێتن ئیتر چونکە یەکێک لە ئێستا لە بارتر بێ بۆ دروستکردن وانە زۆر گرنگە فیلمێکی زۆر گرنگە فیلمێکی ترم هەیە لەسەر ئەنفال ئەوشی ڕووناکی کچانی ڕۆناکی سەوا خەریکم نەتفلیکس داوای پایلێتی کردووە پایلێتیان کوژ بازنی یەکەم وەکو نمونە ئەو بیدات هین نەبوو وەنیە با بڵێن سریەس نەبوو نا فیلمە هەردووکیتی وەکو فیلمی درێژ سیناریۆکەم ئامادەیە دوای هەندێک برادری نەتفلیکس گوتیان بیکە سریال چکە ئەم جۆرە ئیشە چیرۆک زۆرە لەو کچانە یێزیدیەکانەوەوانێ ڕێزگاربوویەکی چیرۆکی خۆی ئەمە دەتوانیت تا هەروەر بەردەوام بکەین ئیتر گوتیان بیکە منی سریال و کرمە هەشت سیناریۆ یەک ساعتی هەمووی پێیان خۆشە تەنها دەڵێن ئەبێ وەکو ستاندەردی نەتفلیکس ئەبێ پایلێتێکش دروست بکەی نیشانیان بدەیت ئیتر وا هەڵ دەدەم ئەو پایلێتە لە چەند دەرگایکم داوە تا هیچ دەنگ نایەتن احتیمالە لەم زوانە دەست بە کراود فاندینگێک بکەن بەسەر ئینترنێت چونکە بابەتێکی گرنگە و خەڵکێکی زۆر هەیە بە تایبەتی خەڵکێکی زۆر بە تایبەت لە ئەمریکا دەناسم کە یارمەتی بدەن ئەو پایلێتە دروستکەم احتیمالش لە باتی پایلێتە هەر فیلمی درێژەکە دروستکەمەوە ببدە وەکو فیلمی درێژ بەڵام وەکو پایلێتش وەکو نمونەش نیشانی نەتفلیکس بدەم نەتفلیکس خۆی باجێتێکی زۆر باشی هەیە کە وەریگرت باجێتێکی زۆر باشی هەیە بۆ زنجیرەکە ئەوە کێشە نییە بەڵام ئەبێ وەری بێ ئەبێ پایلێتەکان بدەمەوە مەرجی خۆیانە و زۆر گرنگە کاتەکەی دیاری کراوە مەسەلەن ئەڵێ ئەبێ ئەوەندە دقەیە بێ یان ئەو ئەڵێ یەک بازنم بۆ دروستکە یەک بازنی یەک ساعتینە بەڵێ ئیتر وا هەڵدەن وا لە سەریش دەکەم ئێستا لەبەرەوەی نەتفلیکس ئێستا زۆر پێشبەرکەی بۆ دروست بووە چەند
پلاتفۆرمی تر هەیە ئێستاوە دەستی دەکەم لەگەڵەوانی تش قسەکەم بەڵام هەرە بێ چا بکرێتن ئێستا فلم وە لە دوای فلم دروست دەکرێت وە چەند زنجیرە بە پارێکی خەیاڵی وا دروست دەکرێت زنجیرەی سەقەت کە یەک شەو یەک جار نمایشی دەکەن یان کوچپەخشی دەکەن ڕۆژی دوم لەسەر یوتیوب بە بەلاش دایدەنێن و تەواو چووی جاری تر پەخش ناکرێتن ئەو فیلمانەش کە ڕۆژی دواتر عەرزێکن لەسەر یوتیوب ئەو لێیاشە گاپێک هەیە ئەویش گاپی ئەوی مەسەلەن پلاتفۆرمێکمان نییە بۆ خۆمان وەک نێتفلیکس کە باسمان کرد تایبەت بێ بە پیشاندانی فیلم و ئەو سریاڵەکان و ئەوەش یەکێکە لە مشکیلەکان کە هەمانە ئەویش طبعاً دوای تێگەیشتنێکی باش دروست ئەبێ ئەو کەسانەی کە باڵا دەستن و ئیمکانیان هەیە ئەبێت تێبگەن لە سینەما جارێ نەبەسەوە فیلمەکانی ئەوەندە فیلمی کوردی هەیە فیلمی درێژ فیلمی باش و خراپ هەیە زۆرن و با بڵێنێت ئەگەر لە کاتی یەڵمازگەنەی تا ئێستا با بڵێت حەدیکەم 100 فیلم هەیە ماڵە 200 با بڵێن 50 زۆر باشن یان 25 40 بەس 1000 احتیمالە کورتە فیلم هەبێتن زۆر باش و خراپەکەی تا ئێستا تەلەڤیزیۆنێک نەبووە فیلمی کوردی نیشان بدەی باشە با هەمووی فیلمی کوردی فیلمی کوردی و لەگەر فیلمی هۆنەری فەستیڤاڵی دنیا تا ئێستا نەبووە ئەو هەموو کورتە فیلمانە ئەو هەموو فیلمی درێژش شتێکی وا دروست نەکراوە لە باتی ئەو هەر زنجیرە و شتی تورکی و هەندی نیشانەدەن ئەوەشم پێی سەیرە و بەڵام وایش لێ هاتووە ئێستا لە ترسی فیلمەکە بیان دەیە چونکە کە نیشانیاندا کە پەخشیان کە ڕۆژی دوام لەسەر یوتیوب دایدەنێن ڕاستە وانە ئەوش کێشە ئێستا بۆ نمونە فیلمەکانم لەسەر چەند پلاتفۆرمێک هەیە لەسەر ڤودوویە لەسەر هولوویە لەسەر ئەمەزان پرایمە لەسەر ڤیمیۆیە ئەساوا لەگەل نەفلیکس لە گفتوگۆدام لەگەل پلاتفۆرمی کینوی لە ئەوڕۆپاوە بریتانی دەردەشیروا لە گفتوگۆدام بەڵام بەیانی بە تەلەڤیزیۆنی کێرە بدەم و دوای لەسەر ئەو جێگادانن مانای کەس ناچێت لەو پلاتفۆرمانە وەکو فیلم سازشی سوودی لێوەرناگرێت وانە ئیتر ئەم کێشانەش هەیە انشاءالله هیوادارین چارەسەر بن و کێشانە هیوادارم ئەوەندەما ئەو هیوایە بێتنە لە ڕووی مارکێتینگەوە بووە فیلم سازەکانی خۆمان چۆنن بۆ فیلمەکانی هیچ لە مارکێتینگ نازان و باجێتی مارکێتینگیان نییە کە فیلم چا دەکەی سێ باجێتت هەیە دڤڵاپمنت باجێت کەوا سیناریو نووسینیش دەگرێتن و پێش ئامادەکاری پری پرۆداکشن باجێت و باجێتی سێمین مارکێتینگە هالیوود کە فیلمێک بە 50 میلیۆن دلار چا دەکەێت 15 تا 20 میلیۆن دلاریش دانەوە بۆ مارکێتینگ ئێمە مارکێتینگمان نییە ئەوە یەک بازارمانش نییە بازارمان نییە لە کۆی فیلمی کوردی نیشانەدەی بۆ کورد تەنها لێرە لە وڵاتەکانی ترکە کوردی تایە زۆر زەحمەتە لە ئەوڕۆپا شار زەحمەتە چکە لەوێش کورد هەر بە خەریکی شەڕ یەکتر دەکەن کەوتم من بە تەمام تۆرێکی فیلمەکانە بکەم ئەوە نەتەنها بۆ کوردەوە بۆ هەموو خەڵکی دنیاە و هەڵ دەدەم وا لەگەر کۆمپانیەک لە نیویۆرک قسە دەکەم کە ئەو بە ئیشی مارکێتینگ هەڵدەستن مارکێتینگی بەڵێ ئیتر ئەوە دەکرێن بەڵام کوردی فەقیر هیچ ئەو کارانەی نەکردەوە و هیوادارم کەسێک دەستیان بگرێت و ئەویشە بکرێتن هیواداری نێمەش بەو هیواین من شتێکی وام نەماوە مامۆستا ئەگەر تۆ شتێکت وەڵام وابزانم زۆر قسەم کرد قسەکان تاکێندێ خەڵکشم کرد هیوادارین بەردەوام بتبینین لەسەر سێدبی خەریکی بەرهەمێنانی فیلمبی زۆر سپاس هیوادارم خۆتیش بەردەوامی فیلمسازی بی و حەزەکەم لێ لە فیلمەکان ببینم زۆر سپاس مامۆستا ئیشەڵڵا خۆش دەستان خۆش هەر بژیت زۆر سپاس